کاتێک پێم وایە ڕێکخراوەکانی ئافرەتان تەنها ناوێکنەوە دەبێت ئافرەت بەخۆی مافەکانی خۆی بەدەست بێنێ. مافی ئافرەت زۆر باش بووە لەو چەند ساڵی ڕابردوو. هیوادارم بەرەو باشتر بچی و پیاوانی کۆمەڵگەش باشن بەس باشتر بن، ئافرەت بەکارنێنن بەس بۆ هەوەس و حەزی خۆیان. نە ئافرەت شوک و تۆ پێویستە مافیە بی، ئازاد بی لە هەموو ڕوویەک. توندوتیژی بەرامبەر بە ئافرەتان لە کۆمەڵگەی ئێمەدا دەگەڕێتەوە بۆ لایەنی تێنەگەیشتن هەم لە ئاینی ئیسلامی پیرۆز و هەم لە لایەنی عورف و عادەتی و کۆمەڵگای خۆماندا. توندوتیژی بەرامبەر بە ئافرەتدا بەکار نەهێنرێت لەبەرەوەی ئاینی ئیسلام زۆرترین ڕێزی لە ئافرەت ناوە. توندوتیژی هەیە دژ بە ئافرەتان، بەڵام ئەوە ناگەڕێتەوە بۆ ئەو کەسەی کە خۆی ڕاستەوخۆ بەرامبەر ئەو کەسە کە توندوتیژیەکە، ئەو گەڕێتەوە بۆ کۆمەلگات. ئێستا ئەگەر بڵێم مافی ئافرەت وەکو مافەت بەڕاستی مافی نییە، بەجددی مافی ئافرەت زۆر کەم بووە. ئەگەر ئینسانێک مرۆڤێک ڕێز لە ئافرەت نەگری ئەوە ڕێز دەدا کە خوشتی خۆی ناگری، چکە دایک ئەو کەسێک کە مناقەشەی لەگەڵ دەکا و لە بەرامبەرەکەیەتی ڕۆژێک لە ڕۆژان ئەو کەسەش دەبتە دایک، دەبێت بە دایکی چەند منداڵێک.